زبرەکەم ڕوو کرد و هاتن و مارێ تازە شتەکە هات زۆر گەڕای لە دوکانێ لە بازاڕی سلااوان لێبێت و ئەم کاتتان باش لە سەرۆکاتی شارەوانی هەریرم دیارە دوێنێ کارمەندانی شارەوانی بڕێکی زۆری زێڕیان دۆزیوەتەوە لێرە ئەو کەسەی کە زبل و خاشاک دەگوازێتەوە ئەو شوێنەی کە سەرۆکاتی شارەوانی هەریر دیاری کردووە کە ڕۆژانە تیمەکانی شارەوانی زبل و خاشاک فڕێ بدەنە ئەو شوێنە بزانم بڕی ئەو زێڕە چەند بووە چۆن پێیانزانی کە ئەمە زێڕە کاک یوسف ئەگەر بیت تێرە سلااوت لێبێت چۆنیت ماندوو نەبی پێم بڵێ چەند ساڵە لە شارەوانی کار دەکەیت تقریبا 7 ساڵە بەێ چۆن بوو بڕیارتدا کە لە شارەوانی ئیش بکەیت بە قۆڕانەی بێ ئیشی بوو هیچ مەعاشم نینە و ئەجا بەیوەندیم بە کاکزایر وەکرد برام گوتی ئەگەر شتەکی وا بوو سایقاتی و دەبی برام دابنی ئەویش سایقەک دیار بۆ ڕۆیشت ئەمنیان لە جێدانام هەتا ئێستاش بەردەوامم خزمەتی خەلکی دەکەم لە دوێنێەوە هەواڵێک چیرۆکێک بڵاو بۆتەوە کە زێرتان دۆزیوەتەوە ئەم چیرۆکەم بۆ باز بکەوە چۆن بوو و بڕەکەی چەند بوو چۆن پێتان زانیوە چۆن دۆزیتانەوە بەخوای دیارە ئەمە لەبەر هاوینێ سبەینان بڕک زوو دەچینە ئیشێ ئەجا سبەینەکەی زوو چوین لە شەهیدان حاویەکەمان بار کرد و کەس نازانی داخۆچ لە ناو حاویەدایە حاویەکەمان بار کرد و چون زبرەکەمان ڕوو کرد و ئەمن هاتمەوە لە مارە ئیسراحەتم دەکرد سعات 12 نیوڕانێ بوو کاک یوسف شاکر دوکانی لە شەهیدان هەیە تەلەفۆنی بۆ کردم گوتی شتەکی وا بووە گوتی برادەرەکەم زێڕی فڕەدایە گوتی ئەگەر لەگەرمان بێ مەمنون تەبین ئەمیش گوت شتیوە گوتم ئەمن قەت لە سەو خێرەی پاز نادەم گوتم کو نایم گوتم بەس ئەنگۆلۆم دیاریکەن ئەم بەخۆ دەبینمەوە وڵا دیار بوو چوین و تەلەفۆنم بۆ سایق شۆفەرە کرد گوتم کاکە زبرەکەی پارمەدا زێڕی دەناودایە هەتامە دەگەینێ وڵا دیار بوو سایق شۆفەرەکەش ڕاوەستا بوو کاک محەممەد تاالب خەلکی جەمە سۆریە ڕاوەستا بە تامە گەیشتینەوێن دەرێ و وڵا چوین نیو سعات چل دقە دەبوو گەڕین پێم گوتم لە ناو چت فڕەدایە گوتی لە ناو حەفازەیە حەفازەکی خاوینە لە ناو حەلاگەکی سپیە وەڵا ئەجا زۆر گەڕین هەر حەلاگەکەم دەدیتەوە حەفازەی تێدا بوو فڕم دەدام دەمگو کاک جێگرداخۆ بزانە ئەوە هەو نیە ئەویش وەڵا دیار بوو زۆر حەلاگەن فڕەدانەوێن دەرێ هەر دەگەڕا و ماندووبوونەشی زۆر ئەرێ وڵا تا ئێرە ئەم کەتومە ناو زبرە و چوومە ناوەندێ زبرە هەتا ئەوکو بەدەستا ئەو زبرەکەم دەی ناخوارێ و وەڵا باش بوو الحەمدولیلا دیتنەوە تقریبا 20 هەتا 25 دەبوو هەستی ئەو خێزانە چۆن بوو دوای ئەو کە زێڕ بە قورعانەی تەلەفۆنمان لە بۆ کرد لە ڕێ گوتمان نەمان دۆزیتەوە شۆفەر خۆری بەسەدا کردیە وەڵا دیار بوو ژنەکە زۆر عادز بوو تەلەفۆنی قەپات کرد دوای ئەمیشتە گوتمە کوڕەکە گوتم دەبی لە تەلەفۆنی لۆ بکەی و گوناحانەک و زەلتە شتەشی لێ بدە لە خەفەتان دەبی لە تەلەفۆنی لۆ بکەی و برەی دیتیتنەوە گوتی باشە وەلا تەلەفۆنی لۆ کردو گوتی لە بەخاترێت لۆ یەکەم و تەلەفۆنی لۆ کردو گوتی دیتیتمانەوە گوتی وەڵا گوتی 50,000م خێر وەخۆ گرتیە ئەگەر ئەوە لێم وەرگری ئەمیش گوتمە من وەرناگرم چونکە ئەمن لۆ خێرە خۆ ئیشەکەم کردیە تم بدە ئێکی دی لە من فەقیرتر و ئەوە گوتی زۆر لەو 7 ساڵی کە کارت کردووە لە سنووری هەریر چه حاڵەتێکی هاوشێوە هەبووە بەخوای زۆر شتە یعنی هەتا ئێستا سێ حالەت لەم ڕوویدایە پارەکەش شەو بوو لە بازاڕی عەلاگەکی گەورە جوزدان بوون جوزانێ ژنان فڕەماندان دیار بوو سبەینەکەی کابرا ساحیبەکەی تەلەفۆنی لە بۆ کردم وەڵامیش فەوڕی چووم عملەشم لەگەرە خۆ بردن هەتا چووم ئەو عملەک هەندێک عملان لەوێنە باغە و ئاسن و ماسنی خڕ دەکەنەوە وەڵا دیتی بوویانەوە ئەوان دیتی بوویانەوە ئەمیش گوتم کاکە دەبی بدەنەوە ئەوە ئەمنێ فڕەدایە تیان وەلا پارەی نەدەی نادەین و
ئەمیش 20,000م دانێ وتم ئەوە 20,000 بەس شتەکەم مێدەن و وەڵا شتەکەم لێستان و پارەکەم دانێ و شتەکەم هیناوە دەسمیلی ساحێبم کردو هەر لە بازاڕە فەردێک لە تەنشت ئاویە دانرا بوو وەڵا کابرا نازانم چ بوو دوکانێ چ بکڕی هەتا هاتۆ عملە ئەشیاکان فڕەدا بوو کابرا هات خۆی لە من تووڕە کردو و گوتی ئەتوو و سەر بە خۆشت فڕادای گوتم کاچم ئەوە لە تەنشت حاویە ئەم نزانم داخۆ چی تێدایە چی تێدانە جارش ئەم سایقم ئەوانە عملەنە ئەوانە هەرچی لەوێ بی فرادن لە سەجادەی وتم وەرە خۆ مشاوش مەکە جوناش مەدا وەرە لەگەرم وەرە بەس لە ناو سیارەی وەچی زبرەکەم ڕوو کرد لە ناو سیارە برێ من دەچدایە داخوا ئەمن بەخۆت لەولەت بۆ گەڕیم وەڵا دیار بوو لەگەرم هات زبرەکەم ڕوو کرد و گوتی دەناو فەردەچیدایە ئەو شتە چیوانە بوو هەندێک سپانە و جلچێکەون و ئەو شتانە پێرایەکەون و ئەو شتانەی تێدا بوون ئەو مادی بوونەی ناویست بەس شتە چی وا بوو دەنا جەماعەت تێمەش وەڵا زۆر شتیان لێ ڕوودرایە زۆر شتیان فڕەدایە و دۆزیتیانەوە سپاس دەکەم ئەمەش نیشانەی دەستپاچی بەڕێستە دەست خۆش بێ ماندوو نەبی بەڵێ ئەمەی بینیتان و بیستان گفتوگویەک بوو لەگەڵ شوفێری ئەم ئۆتۆمبیلەی شارەوانی کە ڕۆژانە خۆی و چەند تیمێک سەرخاڵی خاوێنکردنەوەی شارن ڕۆژانە ماندووبوونێکی زۆر دەبین لە بەیانیەکی زوو دێنە دەرێ بۆیە هەمیشە پەیامی ئەوان ئەوە بووە کە خەڵک هاوکاریان بێلەوەی کە زبل و خاشا کە فڕێ ئەدەنە دێنە سەر شەقام ئاگیان لێبێت کە ئەوان ڕۆژانە تیمەکانیان دەگەڕێت دیارە ئەم دۆزینەوەی ئەم زێڕە لە کاتێکدایە کە نیشانەی دەستپاچی کاکیسوفە لە نێو خەڵکی هەریر بووم زۆر بە مەردی باسی ئەم پیاوەیانە کرد باسی دەستپاچی ئەو کەسە و ستافی ئەو ژینگە پارێزانیانە کرد کە ڕۆژانە لە شار خزمەت دەکەن بەڵێ